کارمەندانی هۆبەکانی چاکسازی کارەبای سلێمانی هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و گربوونەتەوە بەرامبەر ئەوەی کە دەوامیان زیادی کردووە و ئەو کارمەندانەی خانەنشین کراون جێگەکانیان بەمان پڕ دەکرێتەوە. منەچمە لای خۆیان کە بزانام گرفتەکانیان چێ سڵاوی لێ بێ گرفتەکەی ئێوە بە دیاریکراوی چییە؟ بۆچی هاتوونەتە ئێرە؟ ئێمە وەکو کارمەندانی هۆبەکانی چاکسازی لە بەڕێوەبەراتی دابەشینی کارەبای سلێمانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە کێشەیەکمانەیە بڕیارێک دەرچووە کە ئێمە داوامان 5 ڕۆژ بێ بکرێن بە 4 ڕۆژ بە. ئێمە ئێستا مناڕزایی لێرە گرتبووینەتەوە دژی ئەو بڕیارەی بۆ لەبەرەوەی داوامان بۆ زیاکرێت. ئێمە لە ئێستاە 144 سعات داوامەکەین باشە ئەم بەڕێوەبەراتی کە هەیە لەگەڵ بڵێن کارمەندانی ناو بەڕێوەبەراتی ئەگەر بە فولیش بۆ حساب بکەین بەبێ ئۆف 9 سعات داوامەکەن کاتێک ئەم داوامە ئێمە زیاکرێ بین بە 180 سعات لە مانگێکە یعنی شتەکە غەدرێکی زۆر ڕوونە وازەحە. داوامان کرد پێشتر لەگەڵ بەڕێوەبەری خۆمان دانیشتوون داوامان لێ کردوون فترەیەک سڕیان کردن بابەتە هەمووی مانگێک ئێستا بڕیارەکان جێبەجێ کردووە باشە لە بەشێ لە سییانەکان جێبەجێ کراوە ئەبێ بەشی ڕۆژاواش بیکە ئیتر ئەم ناڕزایە بۆ ئەوەیە یعنی ئێمە لە کاتێکە داوامی خۆمان کردووە کرۆ نابووە بایکۆت بۆ ئێمە بایکۆتمان نەکردووە هەر ئەم بەڕێوەبەراتیە بە مانگ درگاگی داخراوە ئێمە لە دەواما بووین باشە بەڕاستی غەدرێکی ڕوونە ئەوە حاڵی موچە هەمومان نەزانی چۆنە سرە موچەیە نییە داوای علاوە دەربیعمان نەکردووە جادەمان نەکردووە بڵین وڵا خزمەتی خەڵک ناکەن جەنابدار ڕاگەاندکارن ڕۆژە لە ڕۆژان ڕووماڵێکتان کردووە هاوڵاتیە شەکوایەکی هەبێ ڕۆژان هاتوونە تێرە دەکەس هاتبێتە بەر ئەم دایرێ بڵێ ئیش و کارەکانمان ناڕوە خەڵک سییانەکانیشمان بۆ جێبەجێ ناکە ئیشی خۆمان کردووە و بەڕاستی غەدرە کەس لە غەدر بێدەنگ نابێت. ئێوە شوێنی کارمەندە خانەنشین بووەکانتان پێپڕەکەنەوە خۆی وا ئەوترێ بەڵام کەس شوێنی کەس پڕ ناکاتەوە کارمەند خانەنشین بۆ تەمەنی 6 ساڵە هەر ئەسەن توانای کارکردنی نەماوە باشە لە دوایەوە ئێمە بەڵێن ئێوەمان پیاوتمانە کاکە گیان ئێمە نایڵین فەراغ هەبێ نایڵین ئیش و کار بۆسێت ئیتر لەوە زیاتر چی؟ ئەو بەڕێوەبەری گشتیتان بینی؟ نەخێر قسەتان لەگەڵ نەکردووە؟ نەخێر قسەمان لەگەڵ بەس لەگەڵ بەڕێوەبەرەکانی خۆمان قسەمان کردووە. ئەوان چیان پێوتن کۆتا قسە؟ وەڵڵاهی ئەوان هەر ئەو قسانەیە ئەڵێن فەرمانەکە ویزاریە لە وەزارەتەوە هاتووە ئەڵێن کارمەند کەمی کردووە هەر ئەم هۆکارانەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کایبینن لێرە ئەمە ژمارەیەک لەو کارمەندانن کە لە هۆبەی چاکسازیەکان دەوامەکەن کە ئەمان ئەو تایبەتن بەو بەشارەی کە چاکسازی لە هێڵەکاندا دەکەن کاتێکە گرفتێکە بێ لە هێڵەکاندا ئەمان دەشن و چارەسەری دەکەن گواتە ئەو کارمەندانن کە زۆرترین کات بەریەکەوتنیان لەگەڵ کارەبادا هەیە کە ئەمان لێرەن بۆیە مامەجان سڵاو لێ بێ ئێوە ئەگەر ئەم گرفتەتان بۆ چارەسەر نەکرێ هەڵوێستان چێ بەنیازن چی بکەن؟ وڵا هەڵوێستمان هیچ هەڵوێستمان چیە بەس بایکۆتمان بایکۆت ڕاگەنین لەبەرەوەی ئێمەش مافمان هەیە وەکو هەموو فەرمانبەرانی میری کە بایکۆ دەکەن و مامۆسەڵان بایکۆ دەکەن ئێمەش فەرمانبەرێکی ئەم حکوومەتین ئێمەش بایکۆ دەکەین. ئێوە بایکۆت بکەن گرفتی چی دروستە بێت؟ وڵا گەورەترین گرفت بۆ هاوڵاتیان دروستە بێت بۆ شارەکەمان دروستە بێت ئێمە لە 1 سعات ئەگەر دەوام ڕابگیرێت بڕوا بێت جاری وهەیە خەتێکەکەوێ بە 3-4 سعات بۆمان نادۆزێتەوە خەلەلەکای. چەند ساڵە خزمەتەکەی لەم بوارەیە؟ 20 ساڵە بۆ 21 ساڵ مەچێت. تا ئێستا بەتەسی ڕوبەڕوو بوو بێتەوە چی بووە؟ تا ئێستا 2 کەڕەت کارەبا لێ یاوم بەڵام الحەمدولیلا یعنی ئەوە نەبووە کارەبا لێ یاوم لە کاتی کارە لەسەر کار کارەبا لێ یاوم کارەبای نیشم کوژانەوە کارەبای نیشتیمانیم کوژانەوە ئەرزیم کردووە کارەبای موریدم بۆ گەڕاوەتەوە لە ماڵانەوە. باشە ئێوە چەند ڕۆژ داوامەکەن و داواتان لێکەن ببێ بە چەند ڕۆژ؟ ئێمە ئێستا 4 ڕۆژ لە ماڵین 24 سعات لە دەوامین کە لە مانگێکە 6 ڕۆژ دەوامەکەین شەشەکە کاتە 124 سعات کە بە تەحەداوە هیچ کارمەندێکی حکوومەت نییە 100 سعات بۆ 120 سعات دەوام کات 124 سعات دەوامەکەین بەبێ ئەوەی هیچ عوتڵەیەک هیچ مناسبەیەک جەژن جمعان کە سەردەوامی خۆت بوو تۆ بێ بچی بۆ دەوام داواکەمان تەنها ئەوەیە بۆ من عنی داوامەکەی خۆم بەڕێک و پێکی بەم بڕێوە تەرفیعاتم وەساوە چەند ساڵە هەموو حقوقێکم وەساوە هیچ مکافەیە نەماوە تەنها بەشکر و تەقدیرمان مەگەر هەبێت هیچ شتێکی ترمان نییە. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمەی کایبینن ئەمە کارمەندانی هۆبەکانی چاکسازی کارەبای سلێمانی کە ئەمان بەرێکەوتی ڕاستەوخۆیان لەگەڵ تەلی کارەبا و عەمود و مەترسیە هەیە کە ژمارەیەک لە کارمەندەکانیان کە خانەنشین بووە دەیانەوێت بە بەرنامەیەکی
نوێ واتە جەدۆلێکی نوێیان بۆ دابنرێت و بۆیان بکرێت بە 4 ڕۆژ جارێ دەوامکرد ئەمان بەمە ڕازی نابن بۆیە داوا دەکەن کە گرفتەکەیان چارەسەر بکرێت و هاوکات ئەگەر بۆیان چارەسەر نەکرێت ئەمان بایکۆتی دەوام دەکەن و لەو حاڵەتەدا هەرچ حاڵەتێکی بڕینی کارەبای خودکەوتنی فیدەرەکان هەبێت ئەوە گرفت بۆ هاوڵاتیان دروست دەبێت.